یەکێتی پەرلەمانتارانی کوردستان کە قەزیەیەکی گرنگی وەک ناوچە دابڕێنراوەکان خستۆتە بەر باس و گفتوگۆ و مناقەشەکردن بە مەبەستی دراسەکردنی وەزعی ئێستای ناوچە دابڕێنراوەکان و چی بکەین لە داهاتووشدا. دیارە ناوچە دابڕێنراوەکان وێڕای ئەوەی لە بەداخەوە بە ڕوبەڕووی پرۆسەیەکی بە عەرەبکردنی بە بەرنامەوە ڕوبەڕوو بووەتەوە و هەوڵی زۆری سیاست گۆڕینی واقعی دیموگرافی شاری کەرکووکە درێ و هەوڵ بۆ بچووکردنەوەی پێگەی کورد دەدرێت لە ئەم ناوچانە. دیارە ئەمانە هەمووی دژی دەستورن و ئەم سیاسەتەی کە ئەنجامەدرێت دژی قانونن و دژی پێکاتە سەرەکیەکانی کەرکووکشن بە تایبەتی کورد و لە داهاتووشدا ئێمە لەگەڵ بەغدا دەست بە دانووسان نەکرێتەوە لەسەر چارەنووسی ئەم ناوچانە و ئاساییکردنەوەی بارودۆخی ئەم ناوچانەش لە ڕووی عسکەری و ئەمنی و ئیداری و ئەو گۆڕانکاریانەی کە بەسەری داهاتووە. دیارە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتەی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا باس کردووەوە بڕیار وایە لجان دروست بکرێەوە سەر لە نوێ بۆ چارەسەرکردنی کۆتایی چارەنووسی ناوچە جێناکۆکەکان مادەی 140 و لیژنەکانی مادەی 140 تەفعیل بکرێتەوە. ئەمە یەکێکە لە ئەو بابەتانەی کە پێویستە بەرنامەی بۆ دابنرێەوە لە داهاتوودا لە دانووسانەکان لەگەڵ حکوومەتی عێراقیدا بکرێتە نەخشە ڕێگای چارەسەرکردنی کێشەی ئەم ناوچانەوە. بەهەمان لە بۆ ئێستای کەرکووکیش ئێمە ڕوبەڕووی دوو پرۆسە بینەوە وەکو کورد لە ئەو ناوچەیە، پرۆسەی ئینتیخابات کە یەکی چوار ئەنجامەدرێەوە هەنگاوێکی پیرۆز نراوە کە هەمووی هێزە کوردستانیەکان بە یەکەوە بەشداری لە هەڵبژاردنەکانەکەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستمان بەخۆ ئامادەکردن و خۆسازدان و دانانی بەرنامەی سیاسی هەیە بۆ چۆنێتی مامەڵەکردنی هێزە کوردستانیەکان لەگەڵ یەکدا، بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ عەرەب و تورکمان و مەسیحی و پێکاتەکانی تری کەرکووک و مامەڵەکردنیشمان لە کەرکووکەوە لەگەڵ بەغدادا چۆن بێ و پرۆسەیەکی تریش هەیە کە پرۆسەی سەرژمێریە لە کەرکووک ئەنجامەدرێمە بە وازەحی وتومانە ناکرێت سەرژمێری لە کەرکووک ئەنجام بدرێ لە کاتێکدا بیانەوێ ئەم واقعی کە ئێستا کە هەیە بیسەپێنن و بیکەنە واقعی ڕاستەقینەی کەرکووک، چونکی ئەم واقعەکە دوورە لە واقعی ڕاستی کەرکووکەوە. لە ماوەی 2 ساڵە پرۆسەی بە عەرەبکردنی کەرکووک بە چڕی دەستی پێکردووە و عەرەبی تر و پێکاتەکانی تر لە پارێزگاکانی تری کەرکووکشەوە لە دوای شەڕی داعشەوە هاتوونەتە کەرکووک، ئەمانە ناکرێت بە خەڵکی کەرکووک هەژمار بکرێن. بۆیە ئەمەش پرۆسەیەکە پڕ لە مەترسی. ئێمە پێویستمان بۆیە بە بەرنامە مامەڵەی لەگەڵدا بکەین و هەر کاتێک سەرژمێری ئەگەر ئەنجام درا ئەبێ واقعی ڕاستەقینەی کەرکووک نیشان بدا، نەک ئەم واقعی کە ئێستاکە هەیە. هیوادارین لە ماوەی داهاتوودا بەو هەنگاوانەی کە ئەندرێت حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی چ مفاوەزاتی نێوان پێکاتەکانی کەرکووک کە بەڕێعاینەتەوە یەکگرتوەکان ئەکرێ و چه هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکشکە خاڵی وەرچەرخانە بێ لە ڕووی گۆڕینی وەزعی ئیداری شاری کەرکووک و بەرەو ئاساییکردنەوەی وەزعی ئیداری کەرکووک بتوانین بەپێی ئەم بەرنامانەی کە دایەنین تایدا سەرکەوتوو بین و لە بەرژەوەندی کورد و هەموو پێکاتەکانی کەرکووک